بۆی بەردەڕەش دەولایە بەس ئەمە زیرەکەم کاکە عاقل ئەمە پشت و پێشم نێگرتە چێوە دەچی کاکە تەلەفۆنەکە هێگرێت چاوەکەم تەلەفۆنەکە هێگرە جارەکەری گرت بە من دەرێ وا پێم لەسەر ئیستابی دانایە فولم کردیە حیسابەشی من ناکە کاکە هەر ڕق بووم لەبەرەو ڕۆژەی چاوەکەم دەوەرە بابەکەم دەوەرە والله هات والله هات قوربانە دەوەرە کاکە دەوەرە چاوەکەم دەوەرە بای بام دەوەرە ئیشی های الله چەند زمان دەڕوە هەر چار تای دەسوڕێ سوبحان الله دەوەرە الله یاخۆ بەخێرەی خۆشەویستان من هێمن سعدی ناسراوم بە حاجی جادر ئەو جارە من پێشکەشکاری بەرنامەی کاروان دەبم لە ناوچەی بەردەڕەش فەرموو لەگەرمان بن با بەردەوامی لە کاروانەکەمان وەرە بەردەڕەش هیچ شوێنەواری لێیە؟ بەردەڕەش نێزیکەی 600 ناوچەی شوێنەواری هەیە کە دەتوانم بڵێم زۆربەیان تۆمار کراوە لایەنی ئەتڵەسی مەواقع العێراقی لە ساڵی 1970 لەو ناوچانە کە پێکاتووە لە گردی شوێنەواری هەروەها گۆڕستان هەروەها ئەشکەوت تایبەت بە کۆنی مێژووی ئەو ناوچە شوێنەواریانە کە تا دەتوانم لێ بدۆزینەوەی کەونترین پاشماوەی شوێنەواری کە لەو ناوچێت تا ئێستا دۆزرابیەوە دەگەڕێتەوە سەردەمی چرخی بەردینی ناوەڕاست کە ئەوەش مێژوویەکی زۆر کۆنا کە مێژوەکەی نێزیکەی 12,000 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە کە لە سەرەتای بەکارهێنانی دەتوانم بڵێم ئامێری بەردین چلایانی کوشتەکاڵی بچلایانی ئاژەڵداری بیت هەروەها بەردەڕەش ئەو مێژووە کۆنا کە وی لێ کرد کە ببتە یەکێک لەو ناوچە گرنگانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە یەکێک لەو ناوچانەیە کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ چرخی بەردینی ناوەڕاست. جەنابەت ئیشارەتش بۆیدا کە شوێنەوارش یەکجار زۆری هەیە هیچ شوێنەوارێک هەیە مەسەد لە هەموو کوردستان مەقسەد شوێنەوارەشی زەقەبی لە بەردەڕەش کە هەموو کوردستان پێی زانیبی؟ بەڵێ ناوچەیەکی گرنگمان هەیە کە شەڕێکی ڕووداوی مێژووی زۆر گرنگ لە سنووری قەزای بەردەڕەش ڕووی داویش بە شەڕی گۆگەمێلە ناسراوە کە لەسەر بناری ڕووباری خازر ڕوویداوە کە ئەو شەڕە لە نێوان دوو ئیمپراتۆرەتی ئەو سەردەم ئیمپراتۆرەتی بەهێز وەکو ئیمپراتۆرەتی ڕۆمانی یان یۆنانی و لەگەڵ ئیمپراتۆرەتی ئەخمینی فارسی کە لەو شەڕە وەکو لایەن شوێنەوارناسان و مێژونووسان دەگەڕێتەوە کەونترین و گەورەترین شەڕی مێژووی ڕوویدا بێت کە نێزیکەی 330 پێشی زاینی هەر لە هەمان شەڕدا کە ئەسکەندەری مەقدونی توانی وەکو بڵێ دەسەڵاتی زیاتر لەو ناوچەیە بەدەستبێنێ. باشە ئەدی ئەو شوێنێکە ئێستا ئەمە لینە کە جەنابیشتە حەزی کردو ئەمەش حەزمان کرد کە ئەو شوێنە ببینین ئەو شوێنەیە چێندەرە و کەتیتە چێندەری بەردەڕەشی و ناویشی چییە؟ ئەو شوێنە کە ئێمە ئێستا و ڕێپۆرتاجە لەی چای دەکەین دروست دەکەین ئەو گردەگردی ئامیانە گردێکی مێژووی زۆر گرنگە ئامیان گردێکی مێژووی زۆر گرنگە کە دەتوانێت بڵێم هیچ لێکۆینەوەکی زانستی تا ئێستا لەسەر ئەم گردە نەکراوە جگەلەوەی ئێستا دەتوانم بڵێم بەحسێکی پۆلۆنی کە بەنیازی سرویزە کە مەسحێکی ئەسەریە لە سنووری قەزای بەردەڕەش بەڵام ئەو پاشماوەی شوێنەواری کە لایەن خەڵکەوە دۆزرابێت مێژوەکەی دەگەڕێت و نێزیکەی 7,000 ساڵ پێشزاین سەبارەت بە گرنگی ناوچەی بەردەڕەش یان گرنگی دەڤەری گۆرانەتی یان ناوچەی ناوکوڕ بە درێژایی مێژوو ئەو ناوچەیەکی گرنگ بیەلانی دانیشتوانی خەڵکە کە بە درێژایی مێژوو خەڵک لەو ناوچەی بیە دەگەرێتەوە لە دوو خاڵ مەسەلەن خاڵی یەکەم ناوچەیەکی بە پیت و بەرە یان گرنگە لایەنی کوشت و کاڵی ئەوەش وای کرد کە بە درێژایی مێژوو کەونترینی دۆزینەوەی کەونترین پاشماوەی شوێنەواری کە لە چرخی بەردینی ناوەڕاست
بەکارهێنان لایەنی ئاژەڵداری و لایەنی کشت و کاڵی وا دەسەلمێن کە ئەو ناوچەی بە درێژایی مێژوو خەڵک لێ ژیاوە. هەروە کەوتنی ئەو ناوچەی بەردەڕەش لە نێوان دەتوانێت بڵێم سێگۆشەی زۆر گرنگ لە نێوان زەی گەورە لەگەڵ ڕووباری خازر و گۆمر کە ئاو سەرچاوی ژیان بێت چۆن لە ئێستا و هەروە لە کۆندا کە ئەو ناوچێوەی لێکردێت کە خەڵک لە زووە لێ بژێت و هەروەها ئەو ناوچەیە زۆربەی دەتوانێت بڵێم ڕێگای بازرگانی و هەروەها ڕێگای سەربازیەکان کەوانەی لەلایەنی دەتوانێت بڵێم لە شامەوە ڕۆیشتی و هەروەها تا گەیشتە لای فارس و هەروە لای هەند و لای سین زۆربەی بە ناوچەی گۆرانەتی ڕووی ینی تێپەڕیوە. دکتۆرجان دەمانێت لەوەی دەست پێ بکەین کە بزانین پەیمانگای تەکنیکی بەردەڕەش مێژوەکەی دەگەێتەوە ساڵی چەند یانی دامەزراندنی ئەو پەیمانگایە لە ساڵی چەند بووە؟ پەیمانگای تەکنیکی بەردەڕەش لە 1 2009 دامەزرایە لەسەر زەوی 103 دۆنم و 20 دۆنمیان ئێستا وەکو بینایە و 83 دۆنم تقریبان ئێستا زەویە بۆ ئایندە کە ئەو ئەگەر بێت و فراوان بکرێت. طبعا پەیمانگای تەکنیکی بەردەڕەش پێکاتێگە بزانین. پەیمانگای تەکنیکی بەردەڕەش لە 5 بەش پێکاتیە، بەشی تەکنەلۆجیای زانیاریە، بەشی نێتوۆرکە، بەشی نەخۆشەوانیە، بەشی کارجێڕیکارە، بەشی ژمێریاریە. ئەو 5 بەشە ژمارەی قوتابیانی 459 قوتابیە و نزیکەی ئەمە خولی شەشەمەکە لەو پەیمانگایە قوتابی تەخەڕوز دەکەن. تقریبا 850 قسوور قوتابی لێرە تەخەڕوزی کردیە و ژمارەی مامۆستایانشمان 18 مامۆستامان هەیە و چەند محاضرێکی خارجیش دێت دەرز دەداتەوە لێرە و ژمارەی مۆزەفینمان نزیکەی 83 مۆزەفمان هەیە لێرە بە هەموو بەشەکانەوە. دکتۆرجان وەتان کردیە ئەنگۆ پێویستان بە شارەکان کە نەبی مەسەد ئەو پەیمانگایە تەواوکەری خۆبیان هیچ؟ بەڵێ ئەو پەیمانگەیە زۆر گرنگ بوو بۆ ئەو منتیقەیە چونکە نزیکەی 125,000 ژمارەی دانیشتوان کەس لێرە دەژیت لەو منتیقە فراوانە، نزیکەی 100 قسوور گوندی لەسرە ئەم قەزایە و لە 3 ناحیە پێکاتیە لەگەر ناحیەی سنتەر کە قەزایە ئەم ژمارە زۆرە پێویستی بەوە بوو بەڕاستی لە نزیکەوە پەیمانگەیەک یان کۆلیژێک بکرێتەوە و لە ئایندەش ئینشاڵڵا ئەو پەیمانگەیە دەبێتە کۆلیژی تەکنیکی کە ئێستا پەیمانگەیە و ئەم ساڵیش دامانایە بەشێکی تر زیادکەین کە دەبێتە 6 بەش. مامۆستا وەشتان کردیە مەسەد جگەل لەو شارەی لە شارەکان کە مەسەد سوود لەو پەیمانگای ببین؟ بەڵێ لە خانەقینەوە هەتاکو و دوهۆ قوتابیمان هەیە ئێمە 6 قسمی داخلیمان هەیە، بەشی ناوخۆیمان هەیە لە ناو بەردەڕەشیە بینامان لۆیاگرتیە لێت لە با بڵێن خەڵکی دۆکمان هەیە، ئامێدیمان هەیە، ئاکرێمان هەیە، خەڵکی سلێمانیمان هەیە، چەمسەماڵمان هەیە، خانەقینمان هەیە، هەولێرمان هەیە، هەموو شارەکانی کوردستانی تێدایە. مامۆستایەکانژی بەز شارە هەیە، مامۆستایەکانیژی دەرەی بەڵێ مامۆستایەکان بەشێکی زۆریان ئەوانەی کە لێرە خەڵکی ئێرەنە، بەڵام هەندێکیانیش لە هەولێر بۆمان دێ، هەندێک لە دۆک دێت کە وەکو محاضر دێن لێرە دەرز دەدەنەوە. ئەو گوندە ناوی چییە؟ ئەو گوندە ناوی هزارجۆت سەر بە چێندەنە؟ سەر سنوورێ قەبایە بەردەڕەش. باشە ئەنگۆ لێکوانە لەگەر ئەو برا کوردانە لەگەر ئەو مسلمانانە هیچ ئەوەکتان نییە وەکو برایەک دەژینیان هیچ کێشەکتان نییە تا ئێستا؟ خودێ ئێمە باب و باپیر ئەلێرە ینی بابێ من ئەلێرە ئەمڕێ خودێ کردە و بابێ منش نەفسی شیاتێ کوشتن 61 شەیدێ پارتیە یعنی ئەوە چەند ساڵ لێ ئایما لێرە چی مشکلە نەبێ یعنی گەلک باشین گەلمە 3 عشیرەت لێرە هەیە 3 عشیرەت زێباری بەڵێ
و هرکی و گۆران خڕ باشن گەلمە زۆر باشن پێکەوە زۆر یعنی تازیەما تێت لە بۆ تازیەکان سەردانێک دەکەن تێن تازی خود دێ سەر قەبرستانیش جوان والله ئەدی دەبینی بە بۆنەکان مەسلەوە جەژنەوە جەژنی قوربانەوە جەژنی ڕەمەزانە یانەوە جەژنی دایکبوونی مەسیحا ئەوانە سەردانێک دەکەن و والله يعني ئێمەش گەل لە قەدرێوان گرت وەختی ئێمە ئەو گوندێ خوارێ بین گەلما بی یعنی هەڵبسڵمان و فەلە بەڵێ والله برمضان ئێمە گەلک قەدرێوان گرن ئەوشی قەدرێمەت گرت عاید ما عاید يعني چی فەرق نییە هیچ فەرقی نییە ئەبد خەڵکەکەی بەچۆ خەریکی شۆڵکردنە هەندێک ما ملك هەیە هەندێک يعني لە زیرەعە شۆلکەن ما گەلک موظفش هەیە مدرسین هەیە مامۆستا یە ثانوی ابتدایی هەندێک فیتەرن چرە و ماچرە خڕ شۆلکەن بەس ئەو برادرانی ئەو عاشرەتان دێنێکوان ئیشە دەکەن یان گۆ دەچنەوە ئیشە دەکەن کێشەکتان نییە هیچ نا وەڵە تێن لالیما خڕ تازی ینی هەگەر یەکلوان نەخۆش بین ئێمە دێچین جوانە ئێمەش ئەگەر یەک نەخۆشی عملیە کرد ئەو شتێن وەڵە گەلک باشن گەلک زۆر باشانی هیچ وەکتان کێشەکتان نییە تەنها ئەو ئەوتان مەسەد پێکەوە دەژین و هیچ مشکلێکتان ناوەڵە هیچ مشکیلا نییە و تەعایسمی وەکی برای تێکن وەڵە ئەوان لە گۆ ڕازین ئەنگۆ لەوان ڕازینە وەڵە گەلک ڕازینە ئێمە ئەوش ڕازینیان ئێمە مەسیحی بێ مشکلانە خود دێ عالم تعدال ماشکەن ئێمە يعني پێغەمبەر ئێمە بێژیت ئەحبوا ئەعداءکم جوانە يعني دژمنیان گۆش ببن بەڵێ ئەوانی کێشەشانی والله ئەوش فەقیرن کاسبن يعني عشيرات قالك فقير ليراش خوش منطقة يعني مثلا دزي حيلة وتشقلا أو تشتاح جايته هالكفرة لاليوانا أنقو عليك وانا بخريشي فلاحتي وانا ده من كشتو كالو وانا يعني أنقو يشانا ده كان هيتان هما هيا قالك ملك خريه ميا بس أمن مثلا نشي من ضغط سكري من عرض هيا از دم بوان بني فاي طماطات كان برينش حميتش كنجي ما كنجي دستان خوش انا وانا لشي دفروشنو هلا قضايا بدرج دفروشنو يار لبراني شارع كان قلم تسليم كان سايلو روفيا ايه ويانيش طماطه وما طماطاش بنى علواه خان دەمانەوێت باز لەوەی بکەین بزانین لە ناوچەی بەردەڕەش ئافرەتان وەختی خۆی دەوریان چۆن بووە چ ڕۆڵەشیان بینیە ئایا شانبەشانی پیا و کاریان کردیە یان دەزڕەنجینیان یان خزمەتکردنیان یان ژنانی ماڵە یان بەس ژنانی ماڵێ بوون ئەوانە بەتەکید کە دەجێڕنەوە بەڵکو یعنی ئەو شتانە لە بیری منەوی بەڵام دەجێڕنەوە کە زۆر ئافرەتمان هەبیە لە هەموو ڕویەکەوە شانبەشانی پیا و کاریان کردیە بەڵکو لە شۆڕەشەکانیش بەشداریان کردیە زۆر دەوریان هەبیە بەڵکو توانیتیان ئافرەتەکانوان هەندێکار لە دەڤەرەکەیمە توانیتیان دانووساندن لەگەڵ سەرکردەکان بکەن لەگەڵ سەرکردەکانی ئەوانەی شۆڕەشگێڕەکان ئەوە ینی هیچ گومانی تێدانێت کە ئەو شتانیان کردیە و زۆر کە پیاوەکان لە مارێ نەبوون ئەوان ڕۆلی پیا و ئافرەتیان وەرگرتیە کە منداڵەکانیان بەخێو کردێ بەشانی پیا کاریان کردیە ئێستا بەڕێی تو ئەو دەورەی ئافرەتەن ما ئێستا لەو ناوچەیە یان زیاتر بووە بەڵێ نە زیاتر بووە ئێستا ڕۆلی بەڵام احتیمالە ئەو شۆڕش زەحمەتتربی لە ئێستا ئەو کاتی سەخت بوو لەبەرەوەی لە ڕووی سارە و شت نەبوو لە ڕووی دەبی هەمووی بەشانەی خۆیان باکاریان هاتی نەوەل کە بینە ژۆرێت جەناب باسیەوەی کە گوتت مەجموعەکەی کارێک دەکوانە ئیش دەکەن هەمووی ئافرەتن پیاز دەچین و ئەوانە کەواتە هەر ئەوە هەر بەخۆی نیشانەی ئەوەیە کە شانبەشانی پیاوان ویشی پیاوان دەکەن ینی بەڕاستی وای هەندێک ئافرەتمان ئەلێرە هەیە ئەو ئیشێ گشتوکاری هەمووی دەکەن و ئاژەڵداریش دەکەن جگەلەوەی ئەوە دەواجنێکمان هەیە شان بەشانی پیا و ئافرەت ئیش دەکا یعنی ئیشی وەکو حەمەلەیەک کار دەکەن لەگەڵ پیاوەکان هیوادارن ئەو نمونەیە بەردەوام بیوە زیاتریش بەڵێ ئینشاءالله ئەوە یعنی کە باز لە ڕابردوو دەکەین ڕابردوو ئەوەی جێمان لێ بیە ینی کە پێمە زانیە دوو کچە عەیرانبێژ بینە لە دەڤەرەکەیمە دەمیز بپرسم بزانم لە ڕووی هونەریەوە لە ڕووی هونەریەوە ڕۆڵیان لاوازە بەڵام بیستمان دەنگخۆش هەبووە لەو بەڵێ بەڵام سەرەڕای ئەوەش ئەوە بەر لە بەڵکو 50 ساڵیش بی نازانم بەڵام دوو کچ هەبیە کە بە ناوی نازدار و ئەسمەر
لاوەک بێژ بینە هەتا لە رادیۆی بەغدا ئەوان هەولیاندا خوشک بوون ئەوانە یان واللهی ئەوە نازانم بەڵام ئەوها ناویان لەگەیە کە بەس نازانم خوشک بینەیاننا لە رادیۆی بەغدا گۆرانیان تۆمار کردێ لەگەڵ عەلی مەردان هەتا گۆرانیەکەی دەڵێن ئەوەیە مەگری ناوەکەی ناوی گۆرانیەکەش مەگری بەڵێ ئەوە یعنی وەکو ئافرەت یعنی هەتا ئێستاش بەڵام ئەمن کە گوێم لێ دەبی ئەم زۆر دڵخۆش دەبم زۆر وەکو بڵێ من بەهێزتر دەبم لە ناو کارکردن لۆ دەوروبەرەکان دەجێڕمەوە زۆر دەوروبەرەکان بەهێزتر لۆ من دەجێڕنەوە یاخود هەندێک لە پیاوەکان پشتەکە لە بۆمەکە ئەو کاتی ئافرەت بۆ نمونە یعنی کە دەڵێن داچی سەدیق مەگروم ئەو لەگەڵ سەرکردەکان توانیتی لەگەڵ پیا و ئافرەت دابنیشی دانوستاندن و گفتوگۆ بکاتن و بە تایبەت ئەوە سوێلەی کە تۆ لە گوندی دولێزان دەکا پلچی فێسەل گۆران دەکا پلچی کە خوشتی بابیتی ئەو وەکو پیا و ڕەختی گرێدایە و تڤەنگ و لەگەڵ دام و دەستگایەکان و دانیشتن و لەگەڵ مەحکەمە و لەگەڵ توانیتی یان مداخەلە بکە کە پیاو لەبەر ئەحدام بیە و کە مەعامی گرتیە و بەریدایە و یعنی زۆر تەبیعی هەسپی هەبیە سواری هەست بیە و عیمایە بێ هەتا عیمایەکانی پیاو بینە ئەدی ئەمیرەخان ئێستا کە ڕۆڵی ئافرەت چی ئێستا نە یەختەمایە نە ڕەختەمایە نە ئەسبمایە ئێستا دەوری چ دەبینی ئێستا ئەو دەورە دەبینن خوێندن شتێکی سەرچیە لە بۆ هەموو چونکە پیا و ئافرەت خوێندن هەر خوێندنە کچان و ئافرەتان زۆر لە وەزیفە دەکا و لە خوێندن دەکا و نێزیکەی 100% لە بۆ خوێندن بەڵام بەڵکو بۆ هەموو کارەکاننا وەزیفیش بە دایرەکان ئافرەت زۆر تەوزیف بینە و زۆر یعنیەوە بەخۆی داهاتێ ئابووری ئەوە ئازادی ئینسانە هەموو ئینسانە خۆی کە ئافرەتیش لە دوی وەزیفە چوو لە دوی خوێندن چوو ئەوە ئازادی بەخۆی وەردەگریتن ئازادی لێرە دەست پێ دەکات کۆلیژ و پەیمانگاکان زیاتر بەڵکو ڕێژەی ئافرەت زیاتر بی لە کۆ لە ماڵەوە زیاتر هاتن دەرێ زیاتر ئازادن بۆ هەموو شوێنێک بۆ کارسالاکی بۆ یعنی مەدەنیەکان بۆ ئیشە مەدەنیەکان زیاتر لە بەرگدووری ئەو شتانە شە لە ماڵ دەکەن بە وەکو بەرگدووری وەکو ئیشی ماڵەوەکو بەڵام زیاتر هاتن دەرێ ئازی قارش بژناکەم گەنج خەلیل کوڕمامی خۆ لە خەوە کەشیر ڕاکەم بۆ زێڕاکەم چەکمەکە عاملی پێیاکەم شروالێکی شمتەلی لە بەبایەکی شۆری عالمی دەبەناکەم زووتەکی دوومانی بینم لە سەرداکەم خەنجەلێکی ساڵە بەجێ دەبەڕاکەم بێژەکانێ چێ بکەم ژمەرجانی قایشان و بەرە بۆ بینم لە قایشی هەمەدانی ڕمەکە ڕوتە گورگانی چێ بکەم لە داری حەیزەرانی سەزیرەکەی دروست بکەم کورچووکی پەڕی نەعامی شەوکەتا کولی کاخولی بدەم کوڕمامی خۆبوز بەزوود پاشاری مەیدانە شامی ڕاگرە کاک تەحسین دەمانوێت لەوە پرسیار بکەین لە ناوچەی بەردەڕەش زەوی کشت و کاڵ چەندە زۆرە کەمە زەوی کشت و کاڵی تقریبان 395,000 دۆنم زەویمان هەیە لەو 395,000 295 بە کەلکی کشت و کاڵ دێت باقیەکەی کە 95 دەمێنێتەوە وەکو بەردەلان و سەرکەریە بە کەلکی کشت و کاڵ نایێت سنوورێکی بەرفراوانی هەیە دەشتێکی ناو دەشتێکی فراوانیە وەکو دەشتێکی بەپیت و بەرەکەتە لەو کشت و کاڵ لە سنوور ڕاستایشی زۆری هەیە ینی زۆربەی ئەو کە ئەو زەوی هەیەمان بە لۆ کشت و کاڵ دەرەجەیەک ینی دەشتاییە ئەگەر بزانی زیاتر لێکوانە بەروبوومەکەی چیە ینی بە چۆ خەڵکە زیاتر بەشغولە زیاتر وەکو ئەگە فەلاحەتیەکەی بکەی گەنمە برنجە پەتاتەیە پیازە هاوینان شفتیە هەن جۆرا و جۆرن نۆکە هەن جۆرا و جۆرە دەبێت پرسیارش کەش بکەم بەڵێ نەفت لەو ناوە هەیە وەیە نەفت لەو ناوە هەیە بەس لەو نێزیکان ئێستەمە تێدا نییە وەڵڵا ئەدی باشە ئەگەر ئەو نەفتێک کە لێکوانێ هەیە کێشەنێنە بۆ کشت و کاڵە ینی زەڕی نییە ئەو شوێنەی ئێستا نەفتی لێە سەخەریە تاسیرە زراعەتی نەکردیە باشە کاک تەحسین ئەو بەرهەمانەی کە لێکوانە بەرهەم دیکە باسمان کرد بەشی ئەو ناوچەی خۆی دەکە ئەگەر بێت و بە شێوشی زانستی ئەو دەشتە بەکار بێ وەکو لۆ زراعەت احتیمالە دەڵێن خۆراکی
ملیۆن کەسی لێ بەرهەم دێت ئەگە بە شێوەیەکی زانستی چونکە ئاوەکی باشیە نێزیک 650 بیری ئیرتیوازی هەیە لە وڵایەن خازرمان هەیە لە وڵای زەی بادینانمان هەیە زەی کەلەشی زەی کەلەشی لێە هەمووی ئەو ئاوە بە کەلک دێتەوە وەکو زراعت ئەو زراعەتی ئەساسیش لە منطقەی دەکرێت گەنمە ساڵانە نزیکەی 180 گەنم دەچێنرێت پاش گەنمی دێ ئێستا پەتاتەوە چەند ساڵە پەتاتە زۆر بووە نزیکەی 8,000 دۆنم پەتاتای دەچێنرێت و دوای دێ برنج زیاد نزیکەی 2500 دۆنم برنج ئەگە بزانین زیاتر ڕەوانی چێن دەردەکرێت ئەو بەرهەمانەی لە ناوچەکانی بەردەڕۆژ زیاتر ڕەوانی چێن دەردەکرێت بەرهەمی گەنم سایلۆمان هەیە وەکو گۆڕەپان لە ڕوڤیا حکوومەتی بەغدای وەردەگرت ساڵانە پارەکەشی دیار نییە ساڵانە نزیکە 6,000 تەن گەنم وەردەگرێتەوە ئەو دیرما باقی لە ناوخۆ بەکار دێتەوە ئەندەچی دەڕواتە دەرێ بەنسبەت پەتاتە ئێستا و 8,000 دۆنمە ئەگەر محافزەی هەولێر تەختیە دەکانی زۆرە ئێستا هەمووی دەڕوات لۆمە زیاتر نییە دەڕوا لۆ دۆچی لۆ هەولێرێ بەردەڕژ مەسد لەو کشت و کاڵانە زیاتر پێویستی بەچێکە دێت لە بۆ ناو بەردەڕژ مەسد نیتی ئەو بەرهەمەی نییە وەکو وەرزی ساڵ دەگۆڕ ئێستا مۆسوی مەسەن تەماتە و خیار و شتانە کەمە ئەمە وەکو قار وەشتانەی نییە زۆر نیتمان لەو هەنارمان هەیە بەس پرتەقال کەمە نییە هەیە کەم بەس وەکو بەرهەم ئینتاجیمان ئینتاز و بەنسبەت ئەگەر بینە سەر بەشی پەلەوەریش وەکو دەواجنات زیاد لە هەفتا دەواجنیمانەیە زۆر بەشیان ئیش دەکەن و مێشکەکەش کە پێ ڕادەکات لە بەرهەمی ناوخۆی وەکو سنووری بەردەڕ زیاترە لە یەک مەفقەسمان هەیە مەفقەسە بەشی خۆی دەکە و بەشی خۆی هەموو هەفتا داوازنەکەی ناکات لە هەولێر زیاتر دەین مەفقەس زۆر ئەو مریشکانێک کە بەرهەم دێ بەشی خۆی دەکەن زیاترە لە بەشی خۆمان نەوەکو ناوچەکە زیاد لە بەشی ناوچەکە هەموو لۆ هەولێر لە ڕێگەی کەرکک لۆ بەغدایە دەچی لە ناوچەی بەردەڕژ با بینە سەر ئەوەی لە ڕووی ئاژەڵداڵی ئەوانەوەی ینی خەڵکی زۆرمان هەیە بە ئاژەڵداریوە خەریکە ئەگەر حسەبی سەر ئاژەڵی بکەن نزیکەی 170 سەر مەڕ و بچنمان هەیە لە سنوورەکەی 12,000 بەوکو تەقدیری چێر و گۆلشی هەیە خەڵکەکی زۆریش ئیستیفادەی لێ دەکە و هەم لە شیرەکەی هەم لە گۆشتەکەی ئەو خەڵک پێوەی خەریکە ئێستا کە ئەو قەیرانە هاتیە چەند ساڵە خەڵک زیاتر گەڕایتەوە لەو کشتوکە هەم لە بواری زراعەت هەم لە بواری ئاژەڵداری وەکو ئیستیفادە هەم منتەقە هەم خەڵکەکەش ئیستیفادەی لێ کردێ خەریکی چی وەڵاوە ئیشی قوڕێ دەکەین بۆ گۆزە شتیوە قەلب ساق وڵاوە شکر ئەوانم دی زۆر جوان بوومان خۆ جوانتری عزیزی وەستا شکر دەبا ئەوجا دەست بە پرسیارەکانمان بکەین ئەوە خەریکی چی ئێستا عالیان ئێستا ئەوە پێی دەڵێن کاری قوڕی پێ دەڵێن با بیدایەتی پێ بڵێن ئێستا ئەوە کە ئاوی تێدەکەین طبعا ئەوە دەڕواتە ناو مەرحەلەکانی تکە دەڕواتە دوای ئاخیر مەرحەلەیە دێتەوە ئاخر مەرحەلەیە کە دەمانەوێت ئاوەکەی لە قوڕەکەی بگرینەوە بە شێوەی ئەو ئاوەکە لێ گیرایتەوە پاشەنجینەدا دێنێنە سەر پاسە گێچەشی وەکۆیەوە تا حازرە لەو لادامانە با بڕۆ لێدانێنمەشتەمەشاد دەکەم زانی جەنابەت وەستا شکر ئەوە داێنە سە ئێران لە مێژە خەرچی و دەستڕەنجینەی بە خوددایە من تاوان بەخۆم لە ئیران و فێر ئەوی شێ بوومە ئەرێ وەڵاوە تقریبان چەند سال 500 زیاتر هەیە ئیشەکەم بەڵێ ئەوە لە وەڕسەی لۆ مایتەوە یا هەر بەخۆ حەزت لێ بووی وەڵا کاتی کە لە ئیران بووین مەجبور بووین لێ دەرێتوان ئەو کاتی ئەرێ وەڵا مەجبور بووین ئیشێک بکەین لۆ ماڵێ ئەو بوو لە ئیران ژە ئیشەشی باە ینی ئیشەشی زۆرە ئەو بوو لەبەر کارگایەک دانیشتم و ئیشەکەمان کرد و فێرە ئیشەکەی بۆ ئیشەکەشم وەکو دیاری لۆ کوردستانی خۆمینە زۆر زۆر چاک دەست خۆ باش ئێستا ئەو توانم دروست کردیە ئەو بەس ناوچەی بەردەڕەشە یان لۆ دەرێژ ڕەواندا نا ڕەوانم کردیە لە هەولێرێ چووە لە دۆک ڕۆیشتە
بابلێن سۆپەرمارکێتەکانی خۆمان هەیتیان دوکانەکانی بەردەڕش خۆمانیش دەفرۆشێتن خەڵکەکی زۆر یعنی بەعام حەزیان لێ وەستا شکر مەسە خەڵک لە ئیشەکان ڕازیە و خەڵک پێ مفتاحە ئەوەی دەبێت پرسیار لەوان بکەیت ئەوان حەزم ینی کەسێک مەسە داوای کرد هەیە لەسەر داواکاری خەڵک بەڵێ بەڵێ لەسەر داوا خەڵک داوا دەکەم مەسە دەرێ کاکە ئەو منو دروستکردنەوە ئەو هابی بڕک تۆ بەڵێ بەزەبەت بەجێرەی داواکاریوان داواکاریوان زۆر جوان ئێستا وەستا شکر ئێستا ئەو تۆ چی دەکەیەوە ئێستا ئەوەمان دادەنین گۆزەشی چا دەکەین درێ و گۆزە تازە چاکرا ئەوە ڕێوڵە تازە پێشین گۆڤێت نوێەوە ئەوە نوێ بەس مایە هەلی گرین دایدنێنە من دادنیشم تویش خۆت کۆستا شکر یاخوا بەخێر بێن سەر سەلامەت وەستا شکر ئێستا مەسەد ئەوە وەختی چەند دەوێت ئەو گۆزە دروستکردن چەندی وەخت دویست ئەوە تقریبا 5 دقەشی نایە 5 دقیقە جوانە باشە پاشان ئەوە فڕنیە لە بە ڕۆژێ دادنی کوڕ هیچ ئەوە دەبی لە بەس سێبەری حش بیتەوە ئەو تەدام نایە لە بەس سێبەری لەو لای دامان نایە یعنی هەواتە لەو ژوورێ خۆی لە ژووری خۆی دەبی حشی بیتەوە پاش گەرمی کێشەنی بەرێ سادی گەرمی ئەو ڕۆکە کێشە هەیە چکە سستانە هاوینای ئیشمان کەمە خۆشترا لەبەرەوەی ئەو هادەی بڕین بەم شێوەیە تەختەمان هەیە حازرمان کردیە دایدەنێ ئەوە گۆزەمەتەوە جوانە باش ئەدی بابم بینە سەر ڕەنگەکان ئەو سبوغ شتانە ئەو سبوغ بەکاردێنین سبوغە ئەوە چێ ئەوە سبوغە و شوشەیە و بە کەیفی خۆمانە لەسەر خیاراتی خەڵکە سبوغ احتیادی هەمانشەیە تایبەت بە خۆشی هەیە چکە شوشەمان هەیە ئەمە شوشەی دەکەین لەو مەرحەلاتیەوە بە جاری وای خەڵک مەسەلەن شتێکی یعنی سەریعی دەوێت و جوانکاری ئەوەیە مەجبورین لۆی شتێکی بەسیط دەکەین شتێکی جوان ئەوی بداتە چاو بەس ئەگەر بە ئەکسەریەتی خەڵک بێ خەڵک حەزی لە شوشەکردن وەستا شکر زانیاری ئەو مام دی ئێستا چیەوە ئێستا ئەو گۆزەکانە کە لەسەر ماتۆڕەکەی کە چامان کرد ئەو ماتۆڕەکەی کە دەورانەکە دەسوڕێتن پاشەوەی کە داماننا لە بەس سێبەری حشک بووە پاشنجینێ ئەوە کوپەی دەڵێن کوورە یعنی لەگەڵ بە سێبەرەکەی حشک بووە هێشتا ما دیارە نانا پاشەوەی دەڕۆ دەبی بڕاتنە کوورەی ئاگری بخوات ئاگری چونکە ئەوە گۆزەیە سەوە کوورەکەیەوە بەڵێ ئەوە کوورەیە ئێستاوە جەهەندەمی گۆزەکانێکوانەیە بەزەبێ بەم شێوەیە دایاندنەینە ناو کوورەی کە دامان ناو کوورەی قاپاتی دەکەین جوان کە هەناسە نەشێشتن پاشنجینێ ئاگریمان هەیە ئاگری دەدەینێ 8 کاتژمێر چەند سەعات 8 کاتژمێر ئاگر دەخوات بەردەوام ئاگر دەخوات هەتا دەرەجە حرارەی دەبیتە 1050 دەرەجە شتێکی وەها پاش کە تەواو بوو یەک ڕۆژش دەست لێ نادەین چونکە زۆر گەرمە داغا نابی دەستکاری بکەین پاش ڕۆژی دواتر دەی کە حشک بوو دەزانی کە بەردەکەمان سارد بووتەوە بەردەکان لەسەری دەرا دەدەین باش کە لاماندا ئەو کاتی کە دەری دەینین ناو فڕنەی ئەو کاتی بوویتە فەخر یعنی پێی دەڵێن بە مەستەلاحی خۆی بیسکویت مەستەلاحی ئینگلیزیەکەی بیسکویتە کە بوو بیسکویت ئەو کاتی ئامادەیە بۆ گولچاندن ئامادەیە بۆ ئەو خواردنەوە ئامادەیە بۆ ڕەنگکردن بۆ شوشەکردن مامۆستا گیان دەمەوێت لە یەکەم پرسیارەوە لەوە دەست پێ بکەم بزانم لە قەزای بەردەڕەش تا چەند گرنگی بە وەرزش دەدرێ بەڵێ لە بەردەڕەش گەنج زۆر خولیای وەرزشە گرنگێکی باش پێ دەدرێت لە هەموو بوارەکانی یاریەکان وەرزش لە بەردەڕ تەنیا چەند یاریەک نییە بەڵکو کۆمەڵە یاریکەیە گەنجان ڕووی تێدەکەن یاریگە بۆ نمونە ئێستا لە لای ئێمە چەند فێرگەیەکی وەرزشیمان هەیە لە یاریەکان گەنجان زۆر تمۆحیان هەیە زۆریش حەزیان لە وەرزشە باشە بە زۆری لێکوانە چ و
چ یاریەک زیاتر دەکرێیان وەکو گرنگجی ینی مەسە وەکو ئەوەی کە زەغبی لە ناو یاریەکان هەموو یاریەکەم بە تایبەتی بە شێوەیەکی گشتی دێدەکردن بەڵام زۆربەی یاری کە لێرە زیاتر ئەنجامدەری یاری تۆپی پێ بۆیە لێرەش خۆشەویستی زۆری هەیە بۆ وەرزش لە تۆپی پێ یاری دەکرێت ئەوە لێکوانە هیچ دەوری شتی وا کرایتەوە بەڵێ بە تاکی چەندین خول دەکەین و ئێمە هەم لە ناوخۆ هەمیش لەسەر ئاستی قەزا و لەسەر ئاسی پارێزگەکان بەشداری خولەکان دەکەین مەسە قەزای بەردەڕەش ئەگەر دەوری کرابیتەوە لە قەزاکان کە توانێتی چەندەم بینی ئایا هیچ شتێکی ئێستا بەردەڕەش یانەی بەردەڕەش لە پلەی دوو یاری دەکە لەسەر مستەوای کوردستان وەکو ناوەنجی ساڵانە لەسەر ئاسی پارێزگا چەندین بتۆڵاتی یاریەکان دەکرێتەوە بەشداری دەکەین بەڵێ ئەنجامی باشە ئەدلۆ نمونە قەزای بەردەڕەش هەتا ئێستا کە یاریزانێکی لێ دەرچووەوەها یاریزانێکی زەغ ناودار یان کەسێک بی لە شارەکان کە یان لە قەزاقان کە ئیشان پێبییان داواکاری لەسەکران هەیە بە دەگمان بەڵام زۆر کەمەوە یاریەکی کەم یاریزانمان هەیە بەڵام کەمن ینی لەسەر مستەوای بابنی کوردستان و یاخود دەرەوە زۆر کەمن هەیە لە یاری تۆپی پێ دوو یاریزانێکمان هەیە لە یاری تۆپی باڵا هەمان بووە یاری تۆپی دەستیش یاریزانمان هەیە باشمان ئەدێم تازەوە لە دیتمان نەماندید مەسەد لە ڕووی ئافرەتەوە مەسەد ببینم یاری بکە لە هەر جۆرەشیێبی بەڵێ هەیە زۆر کەمە یەکێک لە کێشەکانی سەرەکی ئێمە ئافرەت بەخۆی عادات ئەو تەقالیان نەبوونی یاریگایەکی داخراو بۆیە گەنجانی ئێمە زۆر ینی ئافرەتانی ئێمە زۆر کەم لە وەرزش بەشدار هەمانە تیپەکان زۆر بەکەمی کاک سعید بارانی لە پێشچاوی و لە پێشچاوی خەڵکی ناوچەی بەردەڕەش جەناب زانیارێکی زۆر زۆر باشی هەیە لەسەر مێژووی بەردەڕەش ئەتە بزانین مێژووی بەردەڕەش دەگرێتەوە ساری چەند و لە ساری چەند بوویتە نەحیا ناوی بەردەڕەش هاتیە وەختی خۆ خەڵکێک لە باکووری ڕۆژهەڵاتی کوردستان چیاکە بە ناوی بەردەڕەش خەڵکەکە لێرە هاتینە شانازیە و ناویان لەگەڵ خۆڵگرتی هاتنێرە نیشتە جێبینە ئەوە ناوی بەردەڕەش لەوەی هاتی زیاتر لەوەی هاتیە ئەوەی بەردی ڕەشی لێ نییە بەردی ڕەشی لێ نییە تەنها خاکێکی ڕەشی بە پیتی هەیە لەوانەیە ئەو ناوەش سەرچاوی مێژووی هەبی ئەوەش سەرچاوی مێژووی سروشتی هەبی لە ناوی بەردەڕەشەوە بەردەڕەش دەڤەرەکە دەکەفتن نێوان زەی بادینان و چای مەقلوب و قەزایەکە ئێستا سەر بە پارێزگای دهۆکە لەو قەزایە سێ نەحیە هەیە پێشتر بەردەڕەش نەحیە بوو سەر بە قەزای ئاکرێ بوو لە ساڵی 1990 دوای ساڵی 2006 بوو بە قەزا لە ئاکرێ بۆەوە سێ نەحیە بەخۆوەگرت نەحیەی ڕۆڤیەی وەرگرت نەحیەی دارەت و نەحیەی کەلەکی وەرگرت زیاتری 106 گوندە سەرێتی بە هەر سێ نەحیەوە ژمارەی دانیشتوانی بە پێی ئاماری 2010 دەکاتە 136,000 کەس ڕووبەرەکەی 885 کیلومتر چوار گۆشەیە ئەوانە لە ڕووی جوغرافی و شوێنی هەلکەوتووی دەکەوێتە لە ڕۆژهەڵاتی زێبادینان و پارێزگای دۆکەوە لە باکووری قەزای ئاکرێ و نەحی قەسرۆکەوە لە ڕۆژئاوای خازرە و لە باشوورەکەشی دەکەوێتە سەر ڕێی هەولێر مووسڵ مێژووی مەتەقە دەگەڕێتەوە زیاتر لە 180 ساڵ هەتا 220 ساڵ ئەوە مێژووی هەبوونی ئەو خەڵکە لە بەردەڕەشی دەتوانین بڵێن قەزای بەردەڕەشی و دەوروبەرەکەی دەتوانین بڵێن کوردستانێکی بچووکە خەڵکەکان ڕوویان تێکردیە لە خانەقینەوە لە چەمچەماڵەوە لە کفریوە لە ناوچەی ڕەواندوزەوە لە باکووری کوردستانە لە ڕۆژئاوا هەموو ڕۆی تێکردیە و دەتوانین برێن فرە زمانی و فرە شێوەزاری و شتێکی وای تێدایە وەکو پردێکە لە نێوان سۆران و بادینان ئەوەل جار ئێگە بزانانی چ زمانێک بوو چه عاشرەتێک بووە ئەوەل جاری کە بەردەڕەش دامەزرابی
هەروە ڕووداوێنە مێژووی خۆی بە خاوەن دەزانێت بەردەڕەش هەموویان خۆی بە خاوەن دەزانین مەسەلەن شێوەزاری سۆرانی تێدا شێوەزاری گەرمیانیش تێدا شێوەزاری بۆتانیش تێدا هەیە ئەو زانە زیاتر چونکە هەر ناوتانەش هەر یەک لە خۆی خصوصیەتی خۆی پاراستیە دەتوانین بڵێن بە شکلی پاراستیتی بەڵام ئەوەی زالە لە منتەقەی هونەرەکەیە دەڵێنێ هونەری لاوەک بەسەر منتەقەی زالە هونەری لاوەک لەو منتەقەی بەسەر شێوەزاری منتەقەی زاڵە چکن وەختێ دەچینە هەولێر لەگە لاخەفتنەکانمان دەزانن ئەو چۆن بەردەڕەش بۆ ناحیە هەلەوت مێژووە لاوەکبێژی و دەنگبێژی و هەبووە جا لاوەکبێژی هەبوو لە بوارەی شەڕ و شۆق و مێژی بکەی تێدا ئەوەش دەبتە سەرچاوەکی مێژی منتەقەیمە و هەروە دەنگبێژی تێدا هەبێت چکن ژیانی دەشتە و دەشتێکی فراوە و خەڵکێکی زۆریش لێ کۆبیتەوە و دەماگیری تێدانێ و خەڵکێکی ژیانێکی قورسی لە گوندان بەڕێوە بردیە بۆیە لە هەموو ئیش و کارەکانی لە دوورنەیە لە دەستارە لە مقامگوتنە لە چینە لە لەوانەوەیە هەموو مقام و لاوک و گۆرانی پێگوتووە تایبەتیمەندی خۆی هەیە لە هەموو پارچەکی کوردستانێ ڕووی تێدەکەن و قبولکردنی هەیە. کاک جەلیل ئەو ڕۆکە ئەمە لە بەردەڕەش زۆر شوێنەکانمان بەسەر کردەوە وەکو ئەو شوێنانەی کە بزانین کشت و کاڵ چۆنە و هەیە و نییە و ئافرەتانمان بەسەر کردەوە و وەرزشمان بەسەر کردەوە و شوێنەوەرەکانمان بەسەر کردەوە و زۆر شتمان وەرگرت لە بۆ خۆمان لە بۆ بینەرانی بەرنامەی کاروان. کاک زادەر خۆێرە قەدیم و زەمان دەبەرەکەیمە زۆر بەلاوک مەشهورە بەلاوک و بەستە و گۆرانی دوورنا و هی دستارش پێشان شەوان دستاریانیش بڕوش و بۆ شتانە ئالاتانە لەیان دەکردەوان لە دەبەریمە لاوک زۆر دەگوترا بە حکمی ئەوەی حەسەن و حەمۆ لە وەختی خۆی لەو دەبەرە جێنیشبینە دانیشتینە ئەوانە زۆر لاویشیان گوتە ئەوەی بیان گوتە نایان دەگەڕاندەوە نانی بچینە هەرجێک هەر بەخۆیان هەلیان دەبەستا لاویشیان دەگۆ بخۆیان مەسەد شاعیر و هەر بخۆیان دانەربین و ئاواز و هەر بخۆیان یەک لێشە دوو برابین یەک لێشان دەگەڕاندەوە دەبەریمە لاوکبێژەکان خۆ عافویان کە ئەغرەبەیان ئەمری خۆیان کردی بەست کە کەسانی ناوبانجیان هەبووە کەسانی مەشهوریان هەبووە جگە لە بەردەڕەش لە دەرەوەی بەردەڕەشی بیان ناسین و پیان سەرسان بن ویان بێنە دویان یاخود بیان بن بەێ زۆرن تقریبا نایەنە حسابکردن مام عەبدولا وەسمانە خەرچی گردەپان بوو محەممەد مەلا ئیسماوە یەک لەوانە مامم وەسمان خەلکی بابلێ هەر گوندی خۆمە شەمسەخەر مامم بوو کاک سعدی بەڕەحمەت بی ئەوە کاک جەمیل دایانگوتە بە جەمیلە کۆر مەشهوورە خەلکی دارەتوی زۆرن خەتابە خۆشەویستان ئەمە لێرە داهاتینە کۆتایی بەرنامەی کاروان تا ئەڵقەیەکی تر و تا بەرنامەیەکی تر و تا شار و شارۆچکەیەکی تر و تا هونەرمێندێکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەر وڵات ئاوەدان.